دژی سەپاندنی هەژماری منی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم فەرمانبەران و مامۆستایان کەمپینی کۆکردنەوەی واژۆیان دەست پێ کردووە و ماوەی هەفتەیەک کەمپینەکە بەردەوام دەبێت. لە بەردەم باخی گشتی سلێمانی موچەخۆران سەرایان گرتووە بۆ واژۆکردن. بڕیاری شەواژۆکان ئاراستەی وەزارەتی دارایی عێراق بکرێن بۆ ئەوەی موچەکانیان لەلایەن بانکە فیدراڵیەکانەوە دابەش بکرێت نەک بانکە ئەهلیەکانی کوردستان. مواژەکانە بین بۆ وەزیری دارایی لە حکوومەتی عێراق وایگەنی بەدەست دادگای باڵای فیدراڵی وەکو پشگیریەک بۆ بە نیشتیمانیکردنی موچەکانمان خێرا دەستپێکردنی ئەوەی کە موچەی سەرجەم مامۆسان و فەرمانبەران تەوتین بکرێت و بە نیشتیمانی بکرێت. دەسەڵاتدارانی هەرێم تا ئێستا سوورن لەسەر سەپاندنی بە زۆری هەژماری من کە دەوترێت پارتی و یەکێتی هەردووکیان لەگەڵیدان. کۆکردنەوەی ئەم واژۆیانەش لە کاردانەوەی ئەو بڕیارە زۆرم لەیەیە مامۆستایان دەڵێن لە هەولێر و دهۆکیش کەمپینەکە بە ئۆنلاین دادەنێن تا زۆرترین موچەخۆر واژۆی بکات. وەڵی کەس متمانەی بە هەژماری من نییە لەبەرەوەی تەجروبەمان هەیە چەند ساڵی ڕابردوو کە خۆیان نوتیان فرۆشتووە پارە زۆر بووە و موچەیان نێەوە 50 موچەیان بە پاشەکەوت و لێبڕینەوە یاوە پارەش هەبووە. ئێستا پارەکە 2 هەفتێ گەیشتووە ئیمانی دوو مافی خۆمانە لە بەغاوە هاتووە ئەمان تەوزیعی ناکەن داباشان نەکردووە دەستا مەسەلا گرتووە. من خۆم حساب بانقیم هەیە لە TBI هین حکوومەتی عێراقیە ئەمە کارتەکەیە لەمە لەم بانقا هینمە حساباتم هەیە ڕۆژێ ئەیتیەمی ئەم بانقە ئی کاری ناکرد چوم لەو ئارتیە پارەم سەحب کرد بۆ 10,000 عمولەی لێ وەرگتم. هیچ نییە ئەو کەتر عمولەی نییە. ئەمە چییە ینی ئەم جیاوازە ینی ئەمە ئەهلیە ئەوە دەرەخە ئەمە ئەهلیە هەتاوەکو قازانجێکی تەواو بۆ خۆی نەبێ ینی دەربەسی تۆ نایە معقول نییە ینی تۆ ئەگە ملوێنێ دینار موچە وێ 100,000 لێ ڕاکێشێ. ئەمە وەکو کارمەندێکی تەندروستی هاتوین ڕەتمان کردوێتەوە هەژماری من لەبەرەوەی هەژماری من بانقی ئەهلیە بانقی ئەهلیش سیقەی نییە بەڕاستی ئێمە مانەوێت لە تەوتین و لەسەر بانقی ڕافیدەین بێت. موچەخۆران دەڵێن بە تەواوی ناومێت بوون لە دەسەڵاتی کوردی متمانیان لە دەستداوە و جارێکی دیکە باوەڕیان پێ ناکەن کە موچەکانیان لەبەر دەستیان دابێت. داوا لە دەسەڵاتدارانیش دەکەن کارێک بکەن کە خزمەت بێت بە هەموو موچەخۆران نەک درێژەدان بە دۆخی ناهەمواری دە ساڵی ڕابردوو. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.